ئێستا کە لە سۆران مۆڵەتی نێودەوڵەتی بەردەستە بۆ ئەم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز ڕاید عەدنان عوبێد بەرپرسی بەشی مۆڵەت لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆران قسە دەکەین بەڕێزان لە مێرگە سۆرەوە لەگەڵمانە. بەڕێز ڕاید عەدنان سڵاوت لێبێت، ئەم مۆڵەتی نێودەوڵەتیە چۆنە و دەدرێت بەچێ کە پێشتر لە سۆران نەبووە دەبوایە بێنە هەولێر، ئێستا لەوێ کراوەتەوە، باسێکی ئەم مۆڵەتی نێودەوڵەتی بکە و دەدرێت بەچێ؟ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز. وڵاتی نێودەوڵەتی پێشتر لە هەولێر بوو، پێویست بۆ هاوڵاتیانی خۆشەویستی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران سەردانی پارێزگای هەولێر بکەن بوو بەدەستهێنانی ئەم خزمەتگوزاریە. بەڵام خوشبەختانە ئەمڕۆ لە بەڕێوەبەرەتی هاتوچۆی ئیدارەی سەربەخۆی سۆران هوبەی وڵاتی نێودەوڵەتی کراوە. ئەمەش جێگای دڵخۆشی ئێمە و هەموو هاوڵاتیان بوو کە ئەم خزمەتگوزاریە لە ئیدارەی سەربەخۆی سۆران دەست بەکار بوو. بەڵێ دەدرێت بچێت ئەم مۆڵەتە، یعنی چۆن کەسێک کە مۆڵەتی ئاسایی هەیە ئەو مۆڵەتی هەیە دەوێت مۆڵەتەکەی زیاد بکات دەچێتە ئەوێ چۆن نییە میکانیزم و ڕێکارەکان؟ هەر کەسێک داوا بکات یان ئارەزووی هەبێت وڵاتی نێودەوڵەتی دەربینێت پێویستە پاسەپۆرتی هەبێت لەگە وڵاتی ناوخۆی هەبێت لەگە ناسنامە لەگە دوێنەی معاملات سەردانی بەڕێوەبەرەتیمان دەکات. پێویستە پاسەپۆرت و وڵاتی شوفێریەکەی 6 مانگ زیاتر یان مابێتن ماوەی بەسەرچوونیان بە ماوەی کەمتر لە نیو کاتژمێر وڵاتەکە پێشکەش دەکەین. ینی تەنیا ئەو ڕێکارە ئیداریانی کە هەیە سەبارەت بەما ئەگەرنا هیچ با بڵێن پەیوەندی بەوە بێت یاخود پێویست بکات ترایی بکات یان جۆرێک لە تاقیکردنەوە بکات ئەمەی ناوێت، تەنیا ئەو کۆمەڵێک مامەڵە هەیە کە دەیکات هەر ئەوەندەیە؟ نەخێر، پێویستی بە هیچ ڕێکارێک ناکات، تەنها پاسەپۆرتەکەی لەگەڵ وڵاتی شوفێریەکەی ئەگەر هیچ کێشەی نەبیت شێکێکی بوو دەکەین، وردبینەکی کاملەن بوو دەکەین. ئەگەر تەواو بیتن یەکسەر فۆرمەکەی پڕ دەکەینەوە پاسەپۆرتی نێودەوڵەتی پێشکەش دەکەین. هەر جۆرە مۆڵەتێک بۆ نمونە مۆڵەتی گشتیە تایبەتە هەموو جۆرە مۆڵەتەکان شمولیەوە دەکات کە بێوێت نێودەوڵەتی هەبێت؟ کێشەنیە تەنها وڵات هەبیتن تەوا وڵاتەکە تایبەت بیت گشتی بیت هەر وڵاتێک بیتن ئاسایە دەتوانیت ئەو خزمەتگوزاریە پێشکەش بکرێت. باشە ڕاید عەدنان، ینی کەسێک کە مۆڵەتی گشتی هەیە یاخود تایبەتی هەیە دێت مۆڵەتە نێودەوڵەتیەکە وەردەگرێت، لە مۆڵەتە نێودەوڵەتیەکە دەتوانێت با بڵێن لە دەرەوەی وڵات هەر هەمان ئۆتۆمبیلی دەتوانێت هەر بەگشتی بۆی حسابە یاخود بە تایبەت بۆی حسابە چۆنە دەگۆڕدرێت لەو حاڵەتە؟ لێرە چ وڵاتێکی هەیە بۆ وڵاتی نێودەوڵەتیش هەمان فیای دەدەینێ، هەمان ئەمتیازاتی دەینێ کە لە دەرەوەش بتوانیت هەمان ئۆتۆمبیل لێ بخۆڕێت. باشە، ئەی سەبارەت بە تێچووەکەی چۆنە؟ چەندی دەچێت ئەو کەسێک کە بێوێت مۆڵەتەکەی بکاتە نێودەوڵەتی؟ ئەوە دەمینتەوە سەر داواکار، ئەگەر ئارەزووی هەبیت 1 ساڵ یان 2 ساڵ یان 3 ساڵ. بۆ 1 ساڵ 60,000 دینار پێویستە، بۆ 2 ساڵ 110,000 دینار، بۆ 3 ساڵ 160,000 دینار پێویستە. لە هەر وڵاتێک ئەم مۆڵەتە ئەگەر ئەو کەسە بێوێت ئۆتۆمبیل لێ بخڕێت هیچ کێشەی نابێت؟ دەتوانیت لە سەرانسەری جیهان ئۆتۆمبیل لێ بخڕیت بە پێ ئەم وڵاتە. زۆر باشە. جگە لە بابەتی مۆڵەت چی دیکە هەیە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە سۆران کە ئێستا خەڵکی ئیدارەی سەربەخۆی سۆران لەوێەوە چۆن پێشتر بۆ مۆڵەت دەهاتنە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر بۆەوەی ئەم مۆڵەتی نێودەوڵەتیە دەربکەن، ئێستا خۆشبەختانەوە لە سۆرانیشەیە چی دیکە هەیە، چ بەشێکی دیکە هەیە کە بکرێتەوە لەوێ پێویست نکات کە هاوڵاتیان لە سۆرانەوە بێنە هەولێر؟ لە سۆران تقریبان زۆربەی بەشەکان کرانەوە، تەنها مامەڵەی بار هەڵگرەکانی گەورە وەکو لووری و تڕێلە و قەڵاو و ئەوانە تومارکردنی ئەوان نەکرێتەوە. لەگە تاکسی ئۆتۆمبیلی کرێ ئینشاءڵڵا لەسەر خەتین بە هیمەتی جەنابی بەڕێوەبەر و سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لە ماوەیەکی نزیکدا ئینشاءڵڵا ئەوانەش دینە سۆران. زۆر باشە، بە شێوەیەکی گشتی هەم لە مۆڵەتی نێودەوڵەتێکە هەم لە بابەتێکەوە ئێستا باسی دەکەیت تا چەند ئاسانکاری بۆ هاوڵاتیان کراوە کە باری هاوڵاتیان ئاسان بکرێت لەوەی ئەم هاتوچۆ و کۆمەڵێک بابەتی دیکە؟
بێگومان ئاسانکاریەکە زۆرە بۆ هاوڵاتیان پێشتر پێویست بە سەردانی پارێزگای هەولێر بکەن ڕێگاکە دوور بوو تقریبان ئێمە ئێستا بووینە 6 قەزا لە ئیدارەی سەربەخۆی سووران بە خەلیفان و سیدەکەش خوشبەختانەوە بووینە 6 قەزا بە سەنتەری قەزای سوورانەوە هەر 6 قەزا سەردانی هەولێریان دەکرد بۆ ئەم خزمەتگوزاریە بەڵام ئێستا دەتوانن هەم ڕێگاکە نزیک بوویتەوە بۆ هەر 6 قەزاکە هەمیش ئاسانترە تێچووی هاتوچووی خەڵک زۆر باشە ڕێک لە چ ڕۆژێک ئەم بڕیارە دەرکرا یعنی کە مۆڵەتی نێودەوڵەتی لە سۆران دەربکرێت چەند ڕۆژ دەبێت ماوەی چەندە فەرمانی وزاری فەرمانی وزاری تقریبان چەند ڕۆژێک پێش ئێستا دەرچوو باشە بەڵام هەتا دەستمان کرد بە ڕێکارەکان و سیستەم و ڕێکەخستنی سیستەم و گرفتەکانمان چارەسەرکردنی تەکنیکی خوشبەختانە لەو هەفتە هەموو کێشەکان چارەسەر کران و ئەو ڕووکە بە فەرمی کراوە ئەمڕۆ یەکەم ڕۆژە باشە تا ئێستا چەند کەس هاتوون مۆڵەتەکانیان کردووە بە نێودەوڵەتی بە ژمار لاتانە تقریبان هەتا ئێستا ڕێک ژمارەکە نزیکەی 10 هاوڵاتی وڵاتی نێودەوڵەتیان لە ئیدارەی سەربەخۆی سووران ئەوڕۆ بەدەستیان گەشت ده هاوڵاتی هەر کەسە شەو لە ماوەی نیو سەعات شتەکانیان بۆ جێبەجێ دەبێت ماوەکە کەمترە لە نیو کاتژمێر بوو بەدەستێنانی ئەم خزمەتگوزاریە زۆر باشە پێشبینی دەکەن کە لە چەند ڕۆژەکانی داهاتوودا ئەمە زیاتر بێت خەڵک زۆر بێت بێت مۆڵەتی نێودەوڵەتی دەربکات ئەمە پێشبینی دەکەین کە پشتیکردنەوەی دەواازەی زێت بوو نێوان هەرێمی کوردستان و تورکیا هەروەها قرار على اساس دەواازەیەکی تر بکرێتەوە لە نێوان هەرێمی کوردستان بۆ ئیران کە ناسراوە بە دەواازەی کێلەشین و دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەرانیش هەر سەر بە سنووری ئیدارەی سەربەخۆی سوورانە پێشبینی دەکەین ڕۆژ بە ڕۆژ داواکاری هاوڵاتان زیاتر بیتن بۆ بەدەستهێنانی وڵاتی نێودەوڵەتی بەڵێ بەڕێز عەدنان ڕاید عەدنان ئۆبێد بەرپرسی بەشی مۆڵەت لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆران لە مێرگە سۆرەوە لەگەڵمان بی سوپاس ماندوومان کردیت